هەموو ساڵێ لە 2 ڕۆژی جیاوازدا دووەهەنگی گەورە بە بۆنەی دامەزرانی کۆماری کوردستان لەلایەن 2 پارتی ڕۆژهەڵاتی کوردستان، حیزبی دموکراتی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانەوە بەڕێوە دەچێت. سوید، ستۆکۆڵم، سۆڵنەهاڵێ جارێکی دیکە شاهدی بەڕێوەچوونی ئاهەنگی دوی ڕێبەندان بوون کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە بەڕێوەچوو. خەڵک پۆل و دەستە دەستا بە جلوبەرگی جوان و ڕازاوەی کوردیەوە ڕوویان کردە شوێنی ئاهەنگەکە و پیرۆزبایی ئەم ڕۆژە مێژوویەیان دەکرد. 68 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژی دوی ڕێبەنداندا لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکەمین کۆماری کوردی بە ڕێبەرایەتی پێشەوا قازی محەممەد دامەزرا. لەو ڕۆژەوە تاوەکو ئێستا کوردەکان بە بۆنەی دامەزرانی یەکەم کۆماری کوردیەوە جەژن و ئاهەنگ و خۆشی دەگێڕن. ئەمڕۆ بەشداریمان کردووە لە ئاهەنگی 68مین ساڵیادی دامەزرانی کۆماری کوردستان کە لە وڵاتی سوید بەڕێوە دەچێت. با پێکەوە هاوڕێی ئەو جەژن و ئاهەنگ و خۆشیە بین. ئەم ساڵیش وەکو ساڵانی پێشوو لە یادی کۆماری کوردستاندا وێڕای بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ڕەوەندی کورد، نوێنەرانی پارت و لایەنە کوردستانی و سویدیەکان بە پەیام و بروسکە بەشداریان لەو یادەدا کرد. لە پەیامەکانیاندا وێڕای ئەوەی کە کۆماری کوردستانیان وەک کۆمارێکی پردەستکەوت بە ئەژمار هێنا، ڕۆڵی بارزانیان وەک کەسایەتیەکی بەرچاو و کاریگەر بۆ پشتیوانی و مانەوەی کۆمار لەو ماوەیەدا بەرز نرخان. ئەوەی کە هەڵای کوردستان لەلایەن پێشەوا قازی محەممەدەوە تەنیا بە بارزانی دەدرێت، شاهدی ڕۆڵ و وەفا و کاریگەری بارزانی بۆ کۆماری کوردستان دەدا. بەڕەسمیکردنی زمانی کوردی و دانانی هێزی پێشمەرگە و بەشداریکردنی ژنان و لاوان لە بوارە سیاسی و کۆمەڵایەتیەکان و گەلێ دەستکەوتی دیکەی کۆمار لە ناوەڕۆکی پەیامەکاندا بە بایەخەوە شرۆڤە دەکران. ئەم divêjî bîr nekin ku rola barzaniyê dûrbîn û hemdemî di parastina Komara Kurdistanê de gelekî mezin û binirx e. Mustafa Barzanî bi pêşmergeyên xwe yên qehreman ve derbasî Kurdistana Rojhilatê dibe û diçe bi hewara birayên xwe ve û li wir pêşewa Qazî Mihemmed nîşana generaltiyê bi Mustafa Barzanî vedike. Di heman demê de pêşewa alaya Kurd û Kurdistanê jî bi destên xwe Spartî Barzanî dike. Alaya Kurdistanê her yeke û ji vê aleyê pêve tu aleyên din ên Kurdî nînin. 68 ساڵ لە مێژوودا ماوەیەکی کوردنیە و بەدەیان و سەدان ئاڵوگۆڕی دیار و بەرچاو بەسەر مێژووی پڕ لە هەوراز و نشێوی کورد داهاتون و گەلی کورد بۆتە خاوەنی گەلێک دەستکەوتی بەنرخ. بەشدارانی ئاهەنگی ساڵیادی کۆماری کوردستان پێیان وایە کە ئاواتەکانی کۆمار تا ئێستاش وەدی نەهاتون و بۆ گەیشتن بە ئامانجەکانی کۆمار پێویستە کورد بە گشتی یەکگرتوو بێ. لە ڕاستیدا جێگای داخە کە پاش 68 ساڵ تەمەنی کۆماری کوردستان ئێستاش گەلی کورد بە ئاواتەکانی خۆی نەگەیشتووە. جێگای داخە ئەو ئاواتانەی کە کۆماری کوردستان هەیبوون تا ئێستاش بەدی نەهاتوون. بەڵام لەلایەکی دیکەشەوە جێگای خۆشحاڵیە کە خەبات و تێکۆشانی گەلی کورد هەروە بەردەوام ماوەتەوە و ڕێگای خۆی دەپێوی. وە دڵنیام ڕۆژێک لە ڕۆژان ئەو ئاواتانە دێتە دی خەونەکانی گەلی کورد هەمویان دێنە دی وە گەلی کورد بە ئاواتەکانی خۆی دەگا لە هەموو پارچەکانی کوردستاندا. کۆماری کوردستان ئەوەمان پێ دەڵێ ئەو شکستە بە ئەنجام نەگەیاندەکەی ئەوەمان پێ دەڵێ کە ئێمە دەبێ یەکگرتوو بین لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەگە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵاتیش یەکگرتوو بن زۆر کار دەتوانن بکەن ئەگەرچی اختلافی نەزەری و سیاسیشیان هەبێ بەڵام مهم ئەوەیە کە بۆ یەک ئامانج بۆ ڕزگارکردنی خەڵکی کورد حەول بدەن و خەڵکی کوردیش وەکو هەموو گەلانی دیکە نایەوێت زوڵم لە کەس بکە بەڵام پێشی خۆش نییە کەس زوڵمی لێ بکە.
بە بۆنەی دوی ڕێبەندانەوە پیرۆزبایی خۆم لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم. زۆر سوپاس بۆ مانبوونیم خەڵکە هەر هەمووی هاتوو بۆ ئێرە دەستخۆشیان یەکەم. هیوادارم ڕۆژێکیش بێ لە هەر چوار پارچەی کوردستان کە بتوانین دوی ڕێبەندان بگرین بە خۆشیە و بە ئازادیەوە. زۆر سوپاس. پیرۆزبایی لە بنەماڵەی شەهیدان، پیرۆزبایی لە زیندانیانی سیاسی، پیرۆزبایی سەرجەم لە خەڵکی کوردستانی ئێران بەتایبەت هەموو خەڵکی چوار پارچەی کوردستان دەکەم. بە بۆنەی دوی ڕێبەندانەوە پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم و هیوادارم ڕۆژێک بێت ئەم جەژنە لە هەر چوار پارچەی کوردستان بە ئازادی بیگەڕین. بەشدارانی ئەمیادە کە زۆرینەیان ئەندامی حیزبی دموکراتی کوردستانی ئێران و خۆیان بە خاوەن و میراتگری کۆماری کوردستان دەزانن، وێڕای پیرۆزبایی ئەم ڕۆژە مێژوویە لەسەر جەمگەلی کورد هیواخوازیشن کە هەنگی دوی ڕێبەندان بکرێتە یادێکی نەتەوەیی و وەک ڕۆژێکی نەتەوەیی بەژمار بێت. پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەم و پڕ بەدڵ پیرۆزبایی لە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەکەم بە بۆنێ و ڕۆژە پیرۆزە. هیوادارم ڕۆژێک بێت جەژنی یەکجاری سەرکەوتنی کۆماری کوردستان لە هەمووی کوردستان و بەبوونی دەوڵەت لە نەتەوە یەکگرتووەکان ئاڵاکەمان بشەکێتەوە. دوی ڕێبەندان ڕۆژێکی زۆر پیرۆزی مێژووی گەلی کووردا بۆ هەموو کوردستانی گەورە، بۆیە پیرۆزبایی لە هەموو گەلی کوورد دەکەم بەتایبەت کە دامەزرێنەکەی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە حرمەتی تایبەتیم بۆی هەیە و هیوادارم ئەو ڕۆژە بێ بە ڕۆژێکی مێژووی هەموو گەلی کورد و هەموو گەلی کورد هەروەکو ڕێزی لێگرن زیاتر ڕێزی لێبگرن و لەو ڕۆژەیە بتوانین کەڕەتێکی تر کۆمارەکەمان لە کوردستانی گەورە دامەزرێنینەوە. ئاهەنگی دوی ڕێبەندان کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێران ڕێکخرابوو لە نێو شایی و دیلانی بەشداران و بە بەشداری هونەرمەندانی کورد تا درەنگانی شەو درێژەی کێشا. چاوەڕوان بن کە پێکەوە ئاهەنگی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ببینین کە بە هەمان مەبەست ڕێکخراوە. یەک کۆماری کوردستان، بەڵام دوو دیموکرات خۆیان بە میراتگری ئەو کۆمارە دەزانن. 68 ساڵ بەر لە ئێستا کۆماری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەمەزرێ. ئەوەی کە لە ماوەی ڕابردوو تا بینیتان ئاهەنگێک بوو کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە لە وڵاتی سوید بەڕێوەچوو کە یادی ئەو کۆمارەیان بەرز نرخان و ئەوەی ئێستا تێیدا بەشداری دەکەین ئاهەنگێکە کە لەلایەن حیزبی دموکراتی کوردستانەوە بەڕێوە دەچێت. ڕۆژی خۆشی و پێکەنین و داوەتە، ئەی چ ڕۆژێکی بەقەدر و قیمەتە. ئێرە ماشتایە لە باکووری شاری ستۆکۆڵم، ئەو جێگایی کە حیزبی دموکراتی کوردستان یادی دامەزرانی دوی ڕێبەندانی لێ دەکاتەوە. هەروەک دەبینن خەڵک پۆل پۆل و دەستە دەستە بە جلوبەرگی جوان و ڕازاوی کوردیەوە بەشداری لە ئاهەنگەکەدا دەکەن. لەو یادەدا نوێنەرانی پارت و لایەنە سیاسیە کوردستانی و سویدیەکان بەشدار بوون و پەیام و بروسکەیان پێشکەش کرد. ناوەرۆکی پەیامی پارت و لایەنە سیاسیە کوردستانی و سویدیەکان وێڕای ئەوەی کە پیرۆزبایی لە حیزبی دموکرات وەک میراتگری ئەو کۆمارە بوو باسی لە دەستکەوتە بەنرخ و گرنگەکانی کۆمار دەکرد و پێیان وابوو کە دەکرێت کۆمار بکرێتە سەرمەشق و استراتیژی بۆ ئامانجی گەورەتر. لە بەرواری 22/1946 واتە 68 ساڵ بەر لە ئێستا پێشەوای نەمر قازی محەممەد لە مەیدانی چوارچرای شاری مەهابادی خۆراگردا کۆماری کوردستانی ڕاگەیاند و ئاڵای کوردستانی بەرز کردەوە. بەڵام مەخابن هێندەی نەخایاند و
لە 16 کانونی یەکەمی هەمان ساڵدا ئەم کۆمارە کۆتایی پێهات و لە 30 ئاداری 1947 پێشەوای نەمر لە سێدارە درا و ئەو ئاڵایی کە پێشەوای نەمر بە ئامانەت بە بارزانی سپارد کە ئەو کات خۆی و پێشمەرگەکانی بۆ پارێزگاریکردن لە کۆمار ڕویان کردە شاری مەهاباد. ئەوە تا ئەمڕۆژ ئەو ئاڵایە لە باشووری کوردستان بەرز و پیرۆز ڕاگیراوە و لەسەر هەموو دام و دەستگا جەماوەری حکوومەتەکاندا هەڵکراوە. دەستکەوت و خزمەت و ئەزمونەکانی ئەو کۆمارە تەمەن کورتە بۆ دوای نەمانی کۆمار و ئەمڕۆی کوردستان دەستکەوتی گەورەی نەتەوایەتین کە مۆرچی کۆماری کوردستانی مەهاباتیان پێوە دیارە. لەو ماوە کورتەی تەمەنی ئەو کۆمارە مەهاباد بوو بە مەڵبەندی ڕۆشنبیری و بیری نەتەوایەتی. بۆ یەکەمین جار یەکێتی ژنانی دیموکراتی کوردستان دامەزرا کە بەردەست بە دەستکەوتێکی مەزنی ژنان دەزانرێ و بەوەی بۆ جاری یەکەمە ئافرەتانیش دەتوانن داکۆکی لە مافەکانیان بکەن و شان بە شانی پیاوان لە ناوەندەکانی سیاسی و ئیداری و کۆمەڵایەتیدا دەیانەوێت بگەنە ئاسی بڕیاردان. لە پاش دامەزرانی ئەو کۆمارەوە تەنیا دموکرات لە ڕۆژی دوی ڕێبەنداندا یادی ئەو کۆمارە دەکاتەوە. ئەوە لە کاتێکدایەکە ئەو کۆمارە کۆمارێکی کوردستانی بووە. گەلۆ بۆ ئەو یادە نەبووەتە بۆنەیەکی نەتەوەی و ئایا ئەو کۆمارە تەنیا بۆ ڕۆژهەڵات بووە و تەنیا دموکرات خاوەنداریەتی؟ ئەمێمەوەکو دموکراتەکان پێمان وایە کە ئەوە جێژی دموکراتەکان نییە. ڕاستە حیزبی دموکراتی کوردستان ئەو دەم تەنیا حیزبێک بوو کە ئەو کۆمارەی دامەزراند و پێشەوا قازی محەممەد سەر کۆماری بوو، بەڵام ئەوە کۆمارێکی نەتەوەیی بوو و هەر چوار پارچەی کوردستان و پیا و ماخوڵەکانی وان و ئینسانە سیاسەکان و نووسەران و ڕۆشنبیران تێیدا بەشدار بوون. وەختێک ئێمە چاو لە سەکۆی کۆمار دەکەین دەبینین کە کوردەکانی هەر چوار پارچەی تێدایە دروستیەکەشی وایە کە هەموو کوردەکان بە تایبەتی کوردەکانی ڕۆژهەڵات و هەموو حیزبەکان وەکو جێژێکی نەتەوەی ڕۆژێکی نەتەوەی سەیری بکەن و ئەو کەمایەسێ ئێمە دەبێکاری بۆ بکەین بە تایبەتی مێدیاکان دەبێت ئەو شتانە زۆر گەورەتر بکەنەوە بۆەوەی کە ئێمە وەکو حیزبی دموکراتی کوردستان ئامادەین و پێشمان خۆشە کە هەموو حیزبەکان تێیدا بەشدار بن وەکو جێژی نەتەوەی تەنیا سەکۆیەکی گەورە بێ بۆ بیری نەتەوەی و گەورەکردنەوەی ئەو مەسەلەی. بەداخەوە مووقع و واقعی کورد ئێستا جۆرێکە بە شێوەیەکە کە ڕنگ بێ نەتوانێت لە هەموو مارۆڕەکاندا بخۆی بچێتە پێشێ بەرەو ئەوە دەڕوا ئێستا ئەو ڕۆژە ڕۆژی دوی ڕێبەندان لە هەموو پارچەکانی کوردستان بە جۆرێک یادی دەکرێت. ڕاستە لە کوردستان ئەو بەشەی کە ڕۆژهەڵاتی کوردستانە یا بڵین کوردستانی ئێرانە زیاتر لە بەشەکانی دیکە ئەهەمیەتی پێدەدرێ واقعەکە لەوێ ڕوویداوە ئەوە ڕاستە. بەڵام لە بەشەکانی دیکەش کەم تا زۆر ئیشارە بەوە دەکرێت و دەکرێت ئەوەی کە ببێ بە ڕۆژێکی نەتەوەیی کاری دەوێت دەسەڵاتی سیاسێکی قورستری دەبێت لە پشت بێکە بەخۆشێوە ئێستا ئێمە لە پارچەیەکی کوردستاندا حکوومەتمان هەیە لە واقعدا بەشێک لەوە دەگەڕێتەوە بۆ هەڵسوکەوت و مەوقعیەت و بڕیاریەوان. کۆماری کوردستان بەرهەمی بیر و هەزری نەتەوەیە ئاگاهی نەتەوەهیە لەو سەردەما کە لە شوڕشەکانی پێشوودا هە لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات و لە خۆراوەوە هاتووە.
ئەندامانی حیزبی دیموکراتی کوردستان وێڕای پیرۆزبایی و ڕۆژە مێژوویە هیواخواز بوون کە چی دیکە حیزبەکەیان وەک دوو دیموکرات درێژە بە چالاکی خۆی نەدات و یەکگرتووی باڵی بەسەردا بکێشێ. لە پێشدا و جیلانم بووە لەبەر کردووە ئەوە کشنی دایان ڕەفیقی شەهیدمە پێم خۆشە هەمیشە وەک یادگار پێم بێ. هیوادارم ساڵێکی دیکە حەدێقەل زۆر دوور نەڕۆین نەبێتە ساڵێکی دیکەش حەدێقەل ئەوڕۆ کە ڕۆژی دامەزرانی کۆمارە با لە ڕۆژی لە سێدارەداری پێشەوادا حەدێقەل بتوان پێکەوە. بەڵام شتێکی خۆشایەن نییە کەس پێی خۆش نییە لە هەردوو تەرەفیان خۆش نییە خەڵک پێی خۆش نییە. هۆکارێک بۆ ئەو دەمی هاتە پێشێک کە دەبایە وا باە کە بەداخەوە ئێستا زەمینە بۆ هەیە کە ماڵی کورد ڕێکخەنەوە بە تایبەتی دوو دموکراتەکە. ئەو ڕۆ خۆشترین ڕۆژەوە دەزانم ڕۆ لە دایکی خۆم هاتوومە دنیا ئاوا خۆشحاڵم و حتا دەژمرم خاکی بەرپێی کوردم زۆریشم کوردایەتی کردووە لە 18 ساڵی من ئەندامی حیزبی دموکرات و ئیمەلا مستەفای بوومە. دەوری قازی محەممەدی سکولە بوومە چوومەتەقین قازی محەممەد نێچوانی من منەت کردووە. کتی دەتوانی شتێکم بڵێ کچی سمایلی حاجی سمایل سەرما بردویان پێدەگوت بابی من تمەڕێوەڵا کتم هاڕێی ئاوی هەڵدێران فێنکوشین کەیزەن وێران ئاونگەی سەروە نەوشەی دەرمانی بێنە و بێران ئەوەم بۆ قازی محەممەد کتووە. سکۆڵە بووم بەقەت نەوەکەی خۆم بووم. ئێمە و من وەکو ئەندامێکی حەدێکەیە زۆر بەمان ئاواتی وەمان بوو کە هەردووک بەشەکەی حیزبی دموکراتی کوردستان هەردووک بەشەکە کە زیابوونەوە لەکتر پێکەوەیان یادی دوی ڕێبەندان کردباوە. بەڵام بەداخەوە دیارە لەوانێ ئێمە داواشمان کردبێ کە بێکەوە بگرین بەڵام لایەنەکەی تر نەکراوە. خۆم بەش نەشەیدێک دەزانم 5 منداڵم هاتوومەتە غەریبایەتە ئەو ڕۆژم زۆر پێخۆشە ڕۆژی کۆماری کوردستان خۆشترین ڕۆژە بۆ من. سڵاوم هەیە بۆ هەموو خەڵکی کورد لە هەر چوار پارچەی کوردستانی. کۆماری کوردستان بەشێکی زۆر گرینگە لە پێناسەی من وەک کورد لە مێژووی پرشانازی من بۆ ئەو ئەزمونانەی کە دەبێت لێ وەربگرم و بۆ ئەو خاڵانەی کە
ئەوڕۆ دەتوانم پشت ئەستور بم بەوەی کە کورد توانیوێتی هێندێک کار دە زەمانێکیدا بکە کە ئەو زەمانە ئەسەنە و ئامادەگەی نەبوو پس کورد و توانایی هەیە بەڵام ڕەنگە هەمیشە و جورئەتە نەکا یا ڕەنگە هەمیشە کەسانی وەک پێشەوە قازی لە مەیدان نەبێ کە بتوانێ ئەو ئەرکە بە عوهدە بگرێ جێژنی دوورەبەندان یا ئوسوڵان ڕۆژی دوورەبەندان و بیرەوەری دوورەبەندان تەنیا تایبەت بە دموکراتەکان یا ئەو کەسانەی ئەندامی حیزبی دموکراتن یا لایەنگرانی حیزبی دموکراتن نییە بەڵکو میلەتی کورد ئەو کەسەی خۆی بە کورد بزانێ لە هەموو پارچەکانی کوردستان یا کورد لە سەراسەری دنیا شانازی پێوە دەکاو بە جێژنی خۆی دەزانێ با جێژنی ڕسمیش نەگیرێ بەڵام بە هەرحاڵ ئەو هەستە لە نێو نەتەوەی کووردا بەگشتی هەیە ئاواتم ئەوەیە کە ڕۆژی دوی ڕەبەندان هەر ئەوە نەبێت کە خەڵکەکە کۆ دەبێتەوە و ئاهەنگێک دەجێڕە و دوایە بڵاو بکە هیوادارم ببێتە ڕەمزێک بۆەوەی کە کوردەکان بە تایبەتی کوردانی ڕۆژهەڵات لە یەک کۆکاتەوە بتوانین هەمومان بەیەکەوە لە یەک سەفدا ئامانجەکانی کۆمار بەدیبێنین. حزبی دموکراتی کوردستانی ئێران کە کۆنترین حزبی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە ساڵی 1946ەوە دامەزراوە. لە ساڵی 2006 لە نێو ڕیزەکانیدا لێکترازان دروست بوو لەو کاتەوە حزبی دموکراتی کوردستانی ئێران بۆتە دوو حزب حزبی دموکراتی کوردستانی ئێران و حزبی دموکراتی کوردستان لەو کاتەوە هەتاوەکو ئێستاش لەلایەن هێزە سیاسیە کوردستانیەکان و گەلێک کەسایەتی کورد و تەنانەت هەندێک لە ئەندامانی هەردوو لایەنی دموکراتیش هەوڵی ئەوەدان کە ئەگەر لە زۆر بواری دیکەدا دموکراتەکان ناتوانن هاوکار و هاوسەنگەری یەک بن بتوانن لە بۆنە مێژوویەکاندا کە موڵکی هەردوولان هاوکار بن و پێکەوە یادی بۆنەکانیان بکەنەوە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاش هەوڵەکان بێ ئاکام ماونەتەوە. کۆتایی هێنەریە ماهەنگەش شایی و دیلانی بەشدار بووان بوو. زەویال کوشکوندی شینالێ ناوە مالێ چەندین بەیبینە دۆتماوە دۆستا لاوەی شیرینە لێ ناوە هەی دۆستا لاوەی شیرینە دۆتماوە لە سوارۆ یادی 68 ساڵەی کۆماری کوردستان لەلایەن هەردوو دیموکراتەوە بەرزنرخێنرا بەڵام لە دوو ڕۆژی جیاوازدا ئەندامانی هەردوو دیموکرات خوازیارن کە ماڵی دیموکراتەکان یەک ماڵ بێت و مێژووەکەشیان دابەش نەکرێت.